نزیکەی 12 ساڵە پرسی موچە و شایستە داراییەکانی فەرمانبەر و موچەخۆرانی هەرێمی کوردستان وەک گەورەترین کێشەی ئابووری و سیاسی ماوەتەوە. ئەم قەیرانەکە بەهۆی ململانێ سیاسیەکانی نێوان هەولێر و بەغداد، نەبوونی شەفافیت لە داهات و ناسەقامگیری نرخی نەوت سەری هەڵداوە. تەنیا وەک کێشەیەکی ژمێریاری نەماوەتەوە، بەڵکو و کاریگەریەکی قوڵ و وێرانکەری لەسەر ژێرخانی کۆمەڵایەتی و دەرونی موچەخۆرانی ژێهێشتووە. لە کاتێکدا چاوی میدیاکان سەرقاڵی نیشاندانی یەکلانەبوونەوەی کورسی و پۆستی لایەنەکانی دەسەڵاتە کە شەڕە لە پێناو گیرفان و بەرژەوەندی خۆیان، سەدان چیرۆکی دیکە هەیە کە پشتگوێ خراون. چیرۆکی ئەو فەرمانبەرەی ئەرکی مانگانەی خۆی تەواو دەکات و موچەی نادرێتێ، چیرۆکی ئەو خێزانەیە کە لە نێوان شکۆ و پێویستیدا دەجەنگێت. هاوڵاتیان و موچەخۆران دەپرسن گریمان خەتای بەغدادە موچە نانێرێت. ئەی تۆ باڵادەستی چی و حکوومەتی چیت؟ چۆن نوێنەرایەتی خەڵکت ڕاگەیاندووە کە ناتوانی مافەکانی دەستەبەر بکەیت؟ بۆچی دەتوانن لەسەر پۆست و کورسیەکانی خۆتان شەڕ بکەن بەڵام هیچ خەمێکی بژێوی موچەخۆرتان نییە؟ نەدانی موچە لە کاتی خۆیدا و خواردنی چەندین موچەی موچەخۆران کاریگەری نەرێنی لەسەر دۆخ و گوزەرانی موچەخۆران و هاوڵاتیان دروست کردووە، بووەتە هۆی چەقبەستووی بازاڕ. ئەوەش لەبەر ئەوەی موچەخۆران بڕبڕەی پشتی بازاڕی نێوخۆیی هەرێمن، دواکەوتن یان بڕینی موچەش ڕاستە و خۆ دەبێتە هۆی وەستانی بازاڕ، وا دەکات بازاڕ تووشی سستیەکی گەورە بێت. لە ئێستاشدا موچەخۆران لە ژێرباری قەرزێکی زۆری بازاڕ و خاوەن خانوودان. ئەمەش جۆرێک لە ئابووری قەرزداری دروست کردووە کە تێیدا تاکەکان تەنها بۆ دانەوەی قەرزە کۆنەکانیان کار دەکەن. تێکچوونە دەرونیەکان و ناسەقامگیری خێزانیش یەکێکی دیکەن لە لێکەوتەکانی نەزانی موچە و بەردەوامی قەیرانەکە باری دەرونی موچەخۆرانی گەیاندووەتە لێواری داڕمان، هاوکات دڵڕاوشەی بەردەوام سەبارەت بە دابینکردنی بژێوی ڕۆژانە و نادیاری پاشە ڕۆژ کاریگەری نەرێنی لەسەر پەیوەندیە خێزانیەکان دروست کردووە. هەر لەو میانەیەدا ئامارەکان ئاماژە بە زیادبوونی ڕێژەی جیابوونەوە و کێشە خێزانیەکان دەکەن کە هۆکاری سەرەکیان بۆ کورتهێنانی دارایی دەگەڕێتەوە. یەکێکی دیکەش لە لێکەوتە خراپەکانی قەیرانی موچە ساردبوونەوە لە کار و دابەزینی کوالیتی کەرتی گشتی. ساڵانی ڕابردووش شاهیدی ئەو حاڵەتەن کە بایکۆتی بەردەوامی مامۆستایان و فەرمانبەران لە ناوچە جیاجیەکان پرۆسەی خوێندن و ڕاپەڕاندنی مامەڵەی هاوڵاتیانی پەک خستووە. کاتێک فەرمانبەر بزانێت ماندووبوونەکەی لە کاتی خۆیدا پاداش ناکرێت، حەز و ئینتیمای بۆ کارەکەی نامێنێت. ئەوەیشی جێی سەرنجە میدیای کوردی لە جیاتی ئەوەی ببێتە دەنگی ڕاستەقینەی خەڵک زۆر جار سەرقاڵ دەکرێت بە دۆسیە جیهانیەکان یان ململانەی حیزبی و سەدان بابەت و بەرنامەی دیکەی بێسوود. لە کۆتاییشدا ئەوە ماوە بڵین قەیرانی موچە لە هەرێمی کوردستان تەنیا دواکەوتنی پارە نییە، بەڵکو پرۆسەیەکی بەردەوامی سوکایەتی کردنە بە شکۆی مرۆڤ و تێکدانی شیرازەی کۆمەڵگە. چارەسەرکردنی ئەم قەیرانە پێویستی بە بڕیارێکی سیاسی ئازایانە و ڕێککەوتنی کۆتایی لەگەڵ حکوومەتی فیدراڵ و پابەندبوون پێیەوە هەیە بە جۆرێک ژیان و بژێوی خەڵک لە ململانێ سیاسیەکان جیا بکرێتەوە بە پێچەوانەوە بەبێ چارەسەری ڕیشەیی. هەرێمی کوردستان ڕوبەڕووی مەترسی گەورەتری کۆمەڵایەتی و سیاسی دەبێتەوە کە ڕەنگە لە داهاتوودا کۆنتڕۆڵکردنیان ئەستەم بێت.